بەڕاستی بەم جەژنە زۆر خۆشحاڵین بە هاتنی گەشتیارێکی زۆر و ئاوادانبوونەوە و ژانەوەی ئابووری کوردستان. هیوادارین ڕێز و احترام و تەقدیرێکی زۆرمان بۆ ئەو گەشتیارە بە ڕێزانە بنوێنین. هیوادارم دووبارە و سێبارە ئێمە پێشوازیەکی زۆر جوان لە میوانە ئازیزەکان بکەین کەوانێ سەردانی کوردستان دەکەن، بە تایبەتی سەردانی شاری هەولێری خۆشەویست دەکەن وەکو پایتەختێک. ئێمە دەبێ بەو پەڕی ئەتەکێتی جوانیەوە پێشوازیان لێ بکەین. نابێت ئێمە بە تەمەشای نەتەوە و ڕەگەز و ئاین بکەین. دەبێت ئێمە وەکو ملەتی کورد کە بە ملەتێکی بەڕێز و میوان دۆست ناستایدا. ڕێز گرتن لە گەشتیاران واتە ڕێزگرتنە لە خودی خەڵکی خۆی، ئەو خەڵکی ئەو جێگەی کە لێی دانیشە و کە هینە کە ڕێزت گر لەو گەشتیارانەی کە ڕوبەڕووی وڵاتەکەتە بنەوە بە ڕێز و بە احترامە بی لە هەموو شوێنەکانی دنیادا.